خاڵێکی دیکەی کەسایەتی بەهێز ئەوەیە کە دائیمەن هەوڵ دەدا کەسانی چواردەوری لەگەڵ خۆیدا گەشە بکەن، هەوڵ دەدا کەسانی دیکە لەگەڵ ئەودا گەشە بکەن، بەیەکەوە گەشە بکەن. ئەو بە چاوی ئەنانێت و حەسوودیەوە تەمەشا کەسی بەرامبەر ناکە. ئەگەر کەسێکی داهێنەرە وابزانی بە پێش ئەو دەکەوتەوە، بەڵکو ئەو دێ پەرە بە تواناکانی کەسی بەرامبەر دەدا و ڕێو شوێنیان پێنیشان دەدا، ئەزمموی خۆی بۆ ئەوان دەژێرتەوە، بۆی ئەوانیش لەسەر ئەو نەمەتە بڕن. و زۆر جار دەبینی کەسایەتێکی بەهێز ئەگەر تەماشا دەکەی لە فەرمانگەچیە یاخود لە شوێنێکیە پۆستێکی هەیە، کەسایەتێکی بەهێزی هەیە، هەوڵ دەدا چەند کەسێکی وەکو خۆی یاخود لە خۆی باشتر دروست بکە. بەڵام بە پێچەوانەوە ئەگەر کەسایەتەکە لاواز بی، حەز ناکە کەس لە خۆی باشتر بی، حەز ناکە کەس لە خۆی پیاو چاکتر بی، دائیمەن هەوڵ دەدا خۆی دەربکەویتن، خۆی ببتە ڕقم یەک، خۆی هەموو شتەکان کۆنتڕۆڵ بکە. بەڵام کەسایەتی بەهێز بەو چاوە سێری کەسی دەوروبەر و ئەوانەی خۆی ناکاتن، بەڵکو کاری تیم دەکاتن بۆی بتوانی لە شتەکاندا سەرکەوتوو بیتن. خاڵێکی دیکەی کەسایەتی بەهێز ئەوەیە کە کەسایەتی بەهێز دائیمەن ئامانجی هەیە، واتە شت بە سوودفە ناکە، پلانی هەیە، بەرنامەی هەیە، کاری بۆ دەکا، هەوڵ دەدا، شەو ڕۆژ ماندوو دەبی، لە پێناویدا کۆشش دەکا. ئەوە نییە شتێکی بە سوودفە بۆ ڕێک بکەویتن با بڵێن وابزانی کە ئەو شتێ بە سوودفە بەدەست هاتیە. وە جگە لەوەش کە ئامانجی هەیە، ئامانجەکانیشی واقعین، واتە شایانی دەست پێ ڕاگەیشتنە. ئامانجێک نییە دوورە دەست بیتن کە عەقڵ و خەیاڵ و تەقەبولی ئەو شتە نەکاتن، لە واقعی ژیانی خۆیدا ڕەنگ نەداتەوە، بەڵکو لە واقعی ژیانی خۆیدا ڕەنگ دەداتەوە.